الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە لەو زنجیرە ئەڵقانەی کە باسمان کرد کە ئێمە دەربارەی کۆمەڵە بابەتی ئیمانی و ڕۆحی زۆر قوڵ باسەکەین کە بەشی دووهەم لە باسەکانی خەوبینین و هەروەها خەوبینین بە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم پێشکەشەکەی. طبعا لە قورئانە لە چەند شوێنێکە باسی خەو کراوە و ئەو خەوانەش لە قورئانە باس کراون هەمویان لە بەشی خەوی ڕاستن کە جەنابەت باست کرد. خەوی ئیبراهیم پێغەمبەر باسەکە کە ئەفەرمی یا بونەی ئینی ئەرا فی المەنام ئەنی ئەذبەحوکە تا کۆتایی بەسەر هاتەکە کە ئیبراهیم خەوی بینی و عەلەیهی سەڵات وسەلام کە ئیسماعیلی کوڕی لە خەویا سەرە بڕێ کە دواییشەوە خەوی پێغەمبەران ڕاستە وەحیە بۆیە ئەوێ کوڕەکەی سەر ببرە و دوای خوای گەورە بەرانێک حیوانێکی بۆنێت لە بری ئەو سەری ببڕێ. پێغەمبەری خوا خەوی بینیوە، خەوی شەڕی بەدری بینیوە. وإذ يريكهم الله في منامك قليلا ولو أراكم كثيرا لفشلتم ولتنازعتم في الأمر ولكن الله سلم. يعني وزعكي بيني وبيغمر خوا فمي أوا وزعكم أبيني كي لكوا أكوجي تشير وأدا أوانا. خوي يوسف كخوا بيني بۆ باوکی گەڕێت ئینی ڕأیت 11 كوكبا والشمس والقمر دوای بەسەر هاتەک کە سوورەتی یوسف هەمووی باسەکە ئەڵێ یا ئەبەتی هذا تەئویل الرؤیایە، باوکە ئەمە بەسەر هاتی خەوەکەی من بوو ئاوا هەمووی هاتەدی، من و ئەم برانەم و ئاوا ئەو هەموو شتە ڕوویدا. مەلیک کە لەو کاتاک یوسف لە سجنایە پاشای میسر کە خەو ئەبینێ وقال الملك إني أرى 7 بقرات سمان يأكلهن 7 عجاف و7 سنبلات خضر وأخرى يابسات کە خەوە بینێ 3 مانگای قەڵە و 3 مانگای لەڕ ئەیخوا 3 گوڵی سەوز و 3 گوڵی وشکە بینێ کە یوسف معنای خەوەکەی بووەکە. ئەمانە هەمووی خەوی ڕاست بوون. لەبەرەوە لە فەرمودەی پێغەمبەریشە هەیە فەرمێ صلی الله عليه وسلم الرؤيا الصادقة من الله والحلم من الشيطان. خەوی ڕاست لە خواوەیە، خەوی هەڵەج و بەڵەج و خراپیش لە شەیطانەوەیە. تەمەن بەڵێ حلم و يعني ئەوەتە جەماعەتی مەلیک کە خۆیان نازانن ئەڵێن ئەضغاث و ئەحلام، ئەمە خەوێکی هەڵەج و پەڵەج و تێکەڵ و پێکەڵ ئەمەی تۆ بینی وتە مانگا و چی و چی ئەوان کە لی نازانن. بەڵام پێغەمبەری خوا لە فەرمودەکە زۆر بە ڕۆشنی جێیاکات و ئەفەرمێ الرؤيا الصادقة من الله والحلم من الشيطان کە ئیمامی بوخاری ڕیواەتی کردو. خەوی ڕاست لە خواوەیە، حلومیش یعنی خەوی خراپ، خەوی ناڕێک ئەوە لە شەیطانێت. تەمان ئەوش هەر خوا خالقەتی، بەڵام وەکو بڵێ پاڵنەرەکە بۆی شەیطانە. بۆیە خەوی ڕاست نیشانەی خۆی هەیە. عولەما فەرمون ئەو کەسە لە حەدیثە هاتووە پێغەمبەر خوا فەرمێ ئەصدقم رؤيا ئەصدقم حەدیثا، کێ زۆر ڕازگۆ بێ ئەوە خەوی ڕاستە. بۆیە عولەما فەرمون ئیمامی ئیبن قەیم فەرمێ ئەوەی کەواکو مسلمانێکی ملتەزیمە، ڕازگۆیە، ئەخلاقی بەرزە، شتەکانی موافقی سنەتە، ئەمە خەوی ڕاستە. بەڵام جاری وایە کافریش خەوی ڕاست، وەکو خەوەی کەواکو پاشا بینی، پاشای میسر بینی، یاوە خەوی دوو هاوڕێکەی یوسف قال أحدهما إني أراني أعصر خمرا، ئەوی تریان فەرمێ من خەوم بینی کەواکو يأكل الطير من رأسي، يعني نانی بەسەرە بوو تەیر لیانە خوارد. مسلمانیش نەبوون. هەر ئیمانەکە بوخاری هێناوێتە فەرمێ خەوبینینی دوو سجن و مشریک بۆ باسی پاشاکە و بۆ باسی ئەم دوو کوڕە، ئەم دوو زیندانێکە لەگەڵ یوسفا بوون. لەبەرەوە بە زۆری خەوبینینی چاک چ مژدە بێ چ ئینزار بێ کە لە خواوەیە ئەو بۆ مسلمانە و لە ڕیوایەتێکی حەدیثەکانە هاتووە فەرمێ مؤمنی صالح خەوی ڕاست دەبینێ، مسلمانی ڕاست و دروست خەوی ئەوە بینێ. بەڵام وەکوتمان لەو حەدیثە لەو ئایەتانەش دەرکەوێت کە کافریش بێباوەڕیش خەوە بینێ و ڕاستیش دەرەچێ. بەڵام خەوی خراپ، ینی خەوی شتی خراپ و بەشتی خراپوانە زۆرتر لە شەیطانوەیە. لە ئەثەرێکە هاتووە بە ڕیوایەتی موسلیمیش هاتووە کە خەوە کا بە 3 بەشۆ.
بەشێکی خەوی چاک لە خواوە خەوی خراپ لە شێتان و ئەلێ خەوێکی شەیە وەکو بڵێ گێڕانەوەی ڕووداوەکانی ژیانی ئینسانە خەم و خەفەت و بیرکردنەوەی خۆچی ئەوە بە خەوە بینی ماسەگەن سوودی خەوبینین بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یعنی ئەمە چه سوودی لەوە بینین یا هەر خەوبینین بە ساڵحێک و خوا ناسێک تەأسیرە کاتە ژیانمان نەڵێ هەر واز لە پێغەمبەران بێنە عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام واز لە ساڵحان بێنە خەوت بە گوڵێکەوە بینی دڵخۆش بێنە بەڵام هەر بە گوڵێکیشەوە بۆ نەکرد بێ بە بولبولێکەوە بە تافگەیەکەوە بە ئاسمانێکی جوانەوە بە بارانێکی خۆشەوە هەر ینی دڵخۆشە بێ ئەوش ئەو یەکێ لەو بابەتانەیە سوبحان الله کە ینی بەڕاستی زانست ینی چۆکی داداوەتیدا باشە یعنی چی تۆ ببینی نیشتی دڵخۆشە بێ هەندێک قسەی لەسەر کراوە هەندێک قسەی عکسەکەیش هەیە ماوەسا هەیە تووشی کە ئابابێ بە خەو بناڕەحەتێ بێ طبعا پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام خۆی خەو بینینی دابش کردووە سێ بەشەوە ینی کەسێک هێناوەکەم بیر چۆتەوە ینی کەسێکی ڕۆژاواییە دراسەتی زۆر لەسەر ئیسلام کردووە حتا کتێبێکی شێ بە ناوی خەوبینین لە ئیسلامە باس زۆر متەئەسیرە بە ئیسلام ینی باس لەوە کە فەرمێ ینی ئاڵێ پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام خەوی دابش کردووە بە سێ بەشەوە ئەفرێ خەویکیان خوداییە خەڵاتی خودایە خەویکیان شەیتانیە لە شەیتانەوەیە خەوێکیشان چییە واقعی ژیانی خۆتە ڕەنگەداتەوە ینی ئەوەی کە قسە لەگەڵ خۆتاکەی لە ناخی خۆتا لە مێشکی خۆتا هەیە کە خەی سرکە خەوی پێ بەخەمت ئامێت ئەمان بۆیە ئێستا بۆ نمونە زۆر جار ئێستا یەکێ لەو جاو باس لەسەرەوەکە باز لەسەرەوە کاڵێ بڕۆ بزانە سەیری کە ئەوەی کە ئەزغاس و ئەحلامە خەوی پرۆپوچە هیچ و پوچە ینی یاخو بۆ نمونە لە شەیتانەوەیە ئەمانە سەیری کە مرۆڤ نییە و خاوانەی نەبینی بێ یەکێ لەو بابەتانە بۆ نمونە من خۆم بینیمەوە باوەڕ ناکەم بە دەگمەن هەیە خەوی وای بینی بێ سە بۆ نمونە جاریوە بە ئاسمانەوە ئەکەویتە خوارەوە هەر ناگەی باشە جاری وە هاوارەکەی دەنگ ناڕوە جاری وە کەسانی دیکەش بابەتی ئێستا نۆ بەشی باس کردووە نۆ جۆریەکە لەو بە جۆرانی کە باسی کردووە یەکێکە تەناو بۆ ئەمانە هەر ئەگەڕێ جێیەکی دەست ناکەوێ ینی دەبلیوسێکی دەست ناکەوێ بۆ نمونن ئەمانە یامان حەقیان بەسەر نەحوکمەوە هەیە و لەسەر دڵخۆشی و دڵتەنگی ئەمانە بەڵام خەڵک دڵی پێ تەنگە بیانی دڵی تەنگە بێ پێی بەڵام ئەوی دیکان کە ینی لە خودداوەیە ئاگادار دەکاتەوە ئاگادارێکە جاری وە ترسناکە چەند کەسان لە خەوا ترسێنراون تەو بەیان کردووە زەخیان ببینیوە یاخو دڵیان خۆش بووە یا تەئیدە ماوەسە جاری وا هەیە دوو دڵ لەوەی ئەم شتە باشەیان نا بەهۆی خەوێک و تەئیدێکە وەکو سەڵات و ئیستیخارە ماوەسا بەنسبەت ینی ئەم جۆرە خەوانەوە مشکلی ئەم زمانی ئێمەش بەشێکیشی ئەوەیە کە خەڵک نازانێت لای کێ تعبیری خەو بکات ئایا تعبیرکردنی خەو بە هەموو کەسێکە کرێت هەموو کەسێت زانایە بەمە یا دوو لە ڕووی جنابتان ینی بەشێ لەمەش بووە بە تیجارەت وەکو شتانی ترکە بە ناوی دینەوە جاری وایە تیجارەت بەم شتانەوە ئەکرێت بەڵێ جاران لە ومەتی ئیسلامیە لە تاریخی ومەتی ئیسلامیە دوو سێ کەس هەن ناودار بوون بەوەی کە خەو تعبیر بکەن خەولێک بنەوە ئێستا لە هەموو کوچە و کۆڵانەکە ئەو بەڵگەی لەسەر ئومەتەکە خەریکی خەوبینینە بۆیە زۆر بەشی درۆ دەلەسە دەرەچێت پێغەمبەر ئەفەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام خەوبینین بەشێکە لە نبووەت کامێنێتەوە ئەو نبووتێک کامێنێتەوە ئەبێ طبعا ئایا 46 ڕیواتێ زیاتر و کەمتر ڕیوات عادە ژمارەکەی هەیە بەڵام یعنی جیاوازی هەیە عەلا کولین یاخۆ ئیبن عەباس گێڕێتەوە کە پێغەمبەر فەرموویەتی عەلەیهی الصەلاة وەسەلام ئەفەرمێ خەوی کەسی بڕوادار و ساڵح لە یەکێ لە علاماتی قیامەت ئەوەیە خەوەکانە لا تەکاد و تکەذەب یعنی ئەکرێ بە دروورێکی تر ماوەسا ئەمە بڵێن بەشێک لەو نەبووەتە ئینسانیش پێگا لە ڕێی خەوبینینەوە خەو نامەی خواییە وەریەگرێ ئیلهامە ئیلهامێکە بەڵێ ئەو ئیلهامە وکوتوان بە ترازوی شەرع لە کتاب و سنە ینی ئەبێ ئەگا هەمیشە ئەو ترازۆت لە پێشاو بێ ئەو پێوەرە گەورەت لە پێشاوە بێ ینی بۆیە جاری وایە دڵت خۆشەکە ئاگادار دەکاتەوە ئیستیخارەیەکە کردووە سەرەکەی بۆ خەوە ینی دڵت خۆشە بێ لەو بابەتە بەڵام ئەوەیە ینی بە هیچ شێوازێک نابێ بێتە سەبەبی قەتیعی ڕەحم نابێتە سەبەبی گوناه بڕوشین بۆ ڕاو بۆ سەرتەک شەو لەوێ بوون برازایەکی مای ناوی تایرە وتی مامە ئەی خەمز لە خۆمە
لافا هات هەڵەوجەی داگیر کرد وتمان خۆ ڕەحمکە لافا بێت و هەڵەوجە داگیرکە ئەمە زۆرە بەیانی هەرساین بڕۆن بە کەجا هەر ئەوە نەماندانی بوو بە تەقێ بە هین تۆپ مەگیر ئێران هاتووە ئەمانی بە تۆپ دایانە لە بەربەنگی ئینەکەم باتەوە کەچی بەیانی کارسان وتیان کاکە ڕاومەکەن بڕۆنۆ ئێمە کە هاتینەوە لە دەڕایەن سێمان پێ بوو کوڕی کوڕەزادای مەولەویە دیان کوڕە هەڵەوجە وتیانن داویانە بەرهین تۆپ و کیمیاوی و ئەمانە و کەس ئێتر ناوێت بڕوا بۆ هەڵەوجە هەر کەس ڕای کردووە وەکو قیامەت ئەوە بوو تەقریبەن 5,000 کەس لەوێ کوژا ئەم خەواتەدی هەنێشتە بینم لە داهاتوە هەستەکەی بینیوە بەس بزەڵ نازانم کێ بۆ منە دوو مانگ لەمەوە پێش خەیەکەم بینیوە دوای دوو مانگەکە سێرەکەمە هێشتە بینیم واسەکەم بینیوە بەزیتە نازانم لە کوێ ئەم شتم بینیوە لە چ کاتێکە لە چ وەختێکە شەو بۆ ڕۆژ بە بەس هەستەکەم ئەم شتانە لام ئاشنایە وەڵا بۆ خۆمیش هەر پێش هاتووە و بینیمە ئەو خۆمە دیوە و هەم دوارە لە ڕژە ئەومە بوو پێش هاتووە هەروە خۆم بینیمە بە چاخۆ خەویشێ زۆر جار خەوەکان ئەتوانی بڵێ خەوێکی ترسناکە کابرا شتێکی زۆر مەترسیدارە بینێ ئەم خەوانە ئەکرێت تعبیری خۆی هەبێت چکە خەویش بۆ خۆی هێما و ئاماژە و ئەو شتانەیت هەموو کەسێ ناتوانێت شی بکاتەوە من بەش بە حاڵی خۆم خەوم پێشتێکی باشە زۆر جار خەویشم بینیوە بەڵامی تر بەداخۆ خەوەکانم بیرەچێتەوە لەوانەیە ئەوە بێ زۆر متەئەسیر نیم بە خەو یعنی ناچمە ژێر کاریگەری خەو بەڵام لە هەر حاڵێکە خەو باشە من ئەگەر خەوێکی باش بیرم بێ نازەم خەوی خۆم بیر نایە بەڵام دایکم بە ڕەحمەت بێ خەوێکی بینی بوو پێشەوەی باوکم وەفات بکات بە کارەساتێک خەوی بینی بوو لە خەوەکە وەکو بڵێ و توێشێکی واقعی لەگەڵ باوکمان کرده بوو کە تۆ ئەچی بۆ ئەم ڕێگامە تەجدیدارە احتیمالە مەسەلەن تۆ نەیتەوە تووشی مصیبەتێ بێ یان دوور بێ بمری بفەوتێ ئەی من چی بکەم بەتەنیا چی لەم مناڵانە بکەم و توێژێکی لەو بارەی زۆر کردبوو لەگەڵیا ینی لە خەوەکەیە هەموو ئەو شتانەی وت بوو فعلەن ئەو خەوە خەوێکی ڕاستیش بوو ینی وەکو خۆی دەقا و دەق بەو شێوەیە خەوەکە هاتبووە دی ئەمەی بۆ ئێمە جێراو ئێمە مناڵ بووین چەندین خەوی ڕاست و دروستی خەڵکی تریشم بیستووە لە ڕاستیە خەو زۆر جار تعبیرەکە لە شتێکی ڕابردوو کە تۆ لە کاتی خۆیان نەتزانیوە تعبیرەکەی لەم خۆیان وەکو تەلیسمە بۆ شیەکاتەوە و ئیتر تۆ مطمئین نەبی وەڵامی ڕووداوێک یان مەسەن کارەساتێک کە پێشتر بووە وەڵامەکەی وەرەگری یان ئەوەتانێ باس لە داهاتووە کات ئاماژەیەکە بۆ داهاتوو کە تۆ لەو خەوەیە بەرچاوڕوونیەکت هەیە بەرچاوڕوونیەکت هەیە کاتێک گەیتە ئەو بارودۆخە و ئەو ڕووداوە کێشەت نییە و ئازانی فعلێن ئەڵێەوە خەوەکە هاتووەتە دی. دایکم شەوێ دانیشت بوو لامان لە ناکا دایکم 85 ساڵ عمری بوو لە ناکە ئاوای کرد ئەوای کردوتی وەڵام سەفا ئەم چاوم نابینێ کوڕە چۆن نابینێ وتی وەڵای نابینێ لە ناکاوتی ینی هینی کرد وتم دەی ئینشاڵا بەسیتەوە بەیانەتین بۆ لای دکتۆر و ئەوانە و چون خەبەر ما بە کاکەم ماوەسا نەجمەدین وتم کاکە وەڵای دایک ماڵ یاڵێ ئەم چاوم نابینێ و وتی کێوە بەلاوە باشە بیبین بۆ لای دکتۆریە منیش چی سەرمێ ناوسەرم برد دکتۆر کاوە لە جادەی ئۆرزی وتم بەیانی من عسر ئەچم ناوێکە نووسم بۆ دایکم بزانین کەی سەرمانی آخر بەرنەیەکەوە بەڕاستی ئەو کاتە ئێستا نازانم چۆنە چون قەرەباڵخێکی زۆر بوو قاتی سێ و یا دوو لە جادەی ئۆرزی بوو چوومە سەرەوە سێرم کرد ئەوە قەتاکەی هەڵواسا دووکەوە ئافرەت یەک سکرتێرەکەی بانگی کرد و وتی ماڵ و ئاوابێەوە لەکوێی سەرەی تۆیە منیش هیچ خۆم تێک نا وتم دەوا هاتووم و ئەوانە و
وتی دەی بڕۆ لە ژوور وتم دەی من دایکم بۆ دایکم هاتووم وتم لەوانەیە بمناسیەوەتر خۆم هین نەکرد بڵێم لەناو ئەو خەڵکا و خۆمێن بکەم وتی دەبڕۆ دایک و بێنە وتی نزیکن وتم وەڵا لە مزگەوتی سەلیم بەگین لێرە وتم ئەبێت دوای عیشاش بێن وتی ئەبێت هەتر دایکمانێنا لەگەڵ تەلارە خێزانم کردم بە کۆڵە هاوردمە سەرەوە چوینە ژوورە و دکتۆرکاوە فاسی کرد و ئەوانە وتی ئەمە چیتە وتم ئەمە دایکمە وتی دەبا بڕۆنە دەرەوە دوو قسە هەیە من بۆ تۆ یەکەم وتم فەرموو تە دایکمەوان چوونە دەرەوە وتی ئەم چاوی دایکتە سوتاوە جاڵدە لێیاوە پەکی کەوتووە کەوتی وەڵام من پێم ناخۆش بۆ ڕاستی وتم دکتۆر ئەی چارەسەرێک وتی هیچ چارەسەرێکی نییە وتم ئوردونێک بێت ئێرانێک بێت تورکایەک بێت ئەتوانین دەسەڵاتی ئەم شوێنانەمان هەیە وتی خۆم بیشی بن بۆ ئەمریکا تازە ئەم چاوە نایەتوە تایمی خۆی و خراپ بووە ئین بووە ئەتر ئەنمهم پەکی کەوتووە سوتاوە ئین نەماوە هینی تا نەماوە چونکە عمرەکەشی عمرێکی هەیە وتی بەس من قەترەیەکە نووسم دەسەڵاتان هەیە ئەو قەترەی بۆ بکڕن وتم قوربان بەڵێ تی قەترەیەکی بۆ ئەنووسم نەختێ گرانە لەبەر ئەو چاوە نەچێتەوە بە قوڵە یعنی نەپوکێتەوە بە جوانی بمێنێتەوە قەترەیەکیش بۆ ئەم چاوەی ئەنووسین دیفاع بکە لەوەی کە تاسی نەکاتام سەر چاوە ساقی وەڵا قەترەی نووسی و هاتینەوە وتی دوای 3 هەفتە وەرنۆ سەرێکم لێبن ئەتر هاتمە دەرۆ دایکم وتی چی وتم وتێتی ئینشاڵا باشە بێت و هیچ نییە و ئەبێ دڵخۆشی نەخۆش بکەیتوانە هاتینەوە قەترەکەمان هین کرد و بڕوا کەلام وایە 5 ڕۆژ 6 ڕۆژی پێ نەچوو 5-6 ڕۆژی پێ نەچوو دایکم خەوێکی بینی ئەوە بوو بەیانیەکەی زوو من چووم بۆ مزگەوت دوای نوێژی بەیانی هاتم و وتی مستەفا وتم بەڵێ وتی ئیسە لە خەومە یەکێ دایەتی لەو دەرگا چوم دەرگاکەم کردووەتۆ پیاوێکی ڕیسپی جوان بووە وتمە فەرم وەرژ وتی وتومە تۆ چیت وتمە من کاکە ئەحمەدی شێخم مەترسە خوا گەورەیە یان کاکە ئەحمەدی شێخ بە دایکم وتو وتی پەلامارمە دەستی ماچکەم و خەبەرم بوویە سبحان الله وتی کە خەبەرم بوویە ئەتر خەبەری بووبوویە ئەوانە وتم دەی ئینشاڵا دایکە ئینسان پیاوی چاک ئینشاڵا هەر باشە بێ و ئینشاڵا شیفا بێ و بە نەخۆشی ئەوانە بۆ بەیانیە بۆ شەوەکەی کە هاتووە ئەتر ئینسان کە نەخۆشیەکێ بوو معدەلینی ئەو دراسی ئەو نەخۆشیەکە لە ناکاوتی وەڵام سەفا ئەم چاوم کە نەیەبینی ئاوا دەستێگر بەم چاوەچایە تارمایی گوڵاپەکە بینم و خەریکە ڕۆژ نەبێت و سبحان الله منیش وتم دەی ئینشاڵا ئەم قەترە و شتەیە و ئەوە بەرەو باشی ئەڕۆیت و بۆ بەیانیەکەیە وتم بە کاکەم بە بیبێن بۆم بۆ لای دکتۆرکاوە دایکمەڵێ چاوم کراوە تۆ ئەم چاوەی کراوە تۆ وەڵا ئێوارەی لێ هاو هەڵسام دایکمم برد لەگەڵ تەلارە ڕۆشتین کردینیانە ژوور و دکتۆرکاوتی کەی من وتومە ئیسە وەرۆ هێشتا 15 ڕۆژێکی ماوە و چی ئەوانە وتم دکتۆر چاوی ئەبینێ چۆن ئەبینێ وتم دێتر تۆ دکتۆری تو فاسی بکە فاسی کردوتی وەڵاهی ئەمە معجزەیەکی تۆبیە تێ ناگەم تا ئێستا شتی وام نەبێت وتی نەیکەی بەدیعایە بڵێ دکتۆرێ چاویی کوێری چاکی بدۆتەوە ئەن بەم لەفزەیە تو وەڵا دکتۆر ئەتر شتەکە ئاوایە و وتم دکتۆر وتی وەڵای زۆر بەلامۆ سەیرە وتم دکتۆر خەوێکی بینیوە وتی خەوەکەتی ئەوە بۆم گێڕایەوەوانە وتی وەڵی بۆی مەگەڕێهینی ئەو خەوێنی دەرمانەکەی ئێمە نییە کاتی خوێندکار بووین خوێندکاری پەیمانگا بووین لە کوفە ساڵی 1990 بەهار بوو شەوی نەورۆز بوو ئەو کاتانە قسمی داخلینەوە بۆ تەلەبە ناچار تەلەبەکان خۆیان ئەچوون ئەرکیا چۆ شوقە و یان چەند تەلەبەیەک و خانوویەکیان نەگر بکرێ ئێمەش 3 کەس بووین خانوویەکی بچووکمان کردو بەکرێت کە پێکهاتوو لە تەنها ژوورێک و مشتەمەلات ئەو ژوورە هەم بۆ خەو بەکارهات هەم غازێکی تیا بوو کە سێپایەک تەباقی سێبایی لەسەر بوو لەگەڵ هیتەرێکی بچکشمان هەبوو ئەویشمان هەر بەکارێنە هەم وەکو گەرمکەروەیەک بۆ ژوورەکە وەکو ئیسفادەیشمان لێ کرد بۆ شلێنان بۆ چالێنانێ شتێک لەو بابەتە برادێکمان هەمیشە بەدەم خوێندنەوە ئەخەوت شەوانە دیار بوو ئەو شەوە سەرمای بوو هیتەرەکەی بردووە لای تەنیش خۆیەوە هەرچەند ئاگادارمان کردەوە لەوانەیە بە ڕێزت خەوە لێ بکەوێ کاکە دوای
ئەکەوێتەوە شتێک دروزە بێت وتی نابێ خەم بن کات پێشوێ بخەوم دووری ئەخەمەوە لایە بم دیارە لەبی خەوی لێکەوتو و هیتەرەکە لە شوێنی خۆیان بوو بەتانەکەی ئەچێتە سەر هیتەرەکە و ئاگر ئەگرێت حەسیرەکەی ژێر دۆشەکەی ئاگری گرت بوو بەتانەکەی سوچکی بەتانەکەی ئاگری گرت بوو پرژەی ئاگرەکەی منیش لە بەرامبەر ئەوە خەوت بووم ڕێک پەڕی بوو بۆ حەسیری ژێر دۆشەکەی منیش ئەمیش بیدایەتی ئاگرەکە بوو دیارە تازە ئەگەشت لای خۆشەوە بەرەو لای من هاتبوو منیش لە خەو مالە و کاتایەک سەر خەوەگەبین لە خەومای کەسێک هاوارەکە ئاگر کە ڕاپەڕیم لە خەو ئەبینم بە فیعلی ئاگر لە ژوورەکەی خۆمایە تە یەکسەر ئەو نەفریاکەوتم ئەوان خەبەرکەمەوە شتەکان بەر نەدرۆ ئاگرەمان بژانەوە ینی ئەگەر ئەو خەوە نەبوایە ئەوە ئێمە ئەو شەوە ئەبووین بە قەرەبوت و هەر چێکمان سێ کەسی تا خەوتۆ لەو ژوورە هیچ کەس خەبەر نەبووە بەهۆی ئەو خەوەوە خوای گەورە ڕەحمی پێکردین بوو بە سەبەبی ئەوەی ئێمە نەجاتمان بێت لە صحیحی بوخاریە 65 فەرمودەمان هەیە لە سەر خەو لە صحیحی موسلیمە 23 فەرمودەمان هەیە بەبێ تیکرارەکان بە تیکرارەکان و زیاترەکە لە تورمذیە 24 فەرمودەمان هەیە و زۆربەی کتێبەکانی فەرمودە ئاوها یەک بابەتیان تایبەت کردو بە خەو و جۆرەکانی و خەوبینین و خەو بۆ کێ مەعنا بکرێت کێ خەو پەرژین و مەعنا بکە خەو بۆ کێ بگێرێتەوە اینجا لە باسی خەوی خراپە باسی خەوی خراپە چەند فەرمودەیەک هەیە لەوانە مەسەلا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر یەکێ لە ئێوە خەوێکی بینی خەوێکی ناخۆش بە ئەعوذ بالله من الشیطان الرجیم بڵێ پەنا بگرێ بەخوا لە شەیطان و سێ جار بەلای چەپیا توف بکاتەوە و نەیگێڕێتەوە بۆ کەس هیچ زەرەری پێ ناگەێنی لە ڕوایەک تا فەرمێ بە یعنی سێ جار بەلای چەپیا تفێکی سووک بکاو سێ جار پەنا بگرێ بە شەیطان و بەو لایەشا کە خەوتۆ وەرگەڕێ بەلاکەی ترە لەسەر ئەو لایە و لە ڕوایەتی ترا فەرمێ ئەگەر شتێکی بینا خەوێکی ناخۆش با نوێژ بکە و بۆ کەسی نەگێڕێتەوە بەڵام لە باسی خەوی چاکە ئەفەرمێ با یا بۆ عالمێکی بگێڕێتەوە یا بۆ دڵسۆز و مخلیسێکی بگێڕێتەوە لەوەشە لە ڕوایەت تا فەرمێ بۆ کەسێکی بگێڕێتەوە کە خۆشی ئەوێ خۆشەویستێکی لای خۆشەویستێکی لەوان لەگەڵ مخلیسەکە یەک بگرێتەوە مخلیسیش دڵسۆزە و خۆشەویستیش یەک بگرێتەوە ئاوا بەم شێوە سێرەکەی خەوی زۆر هەیە خەو معناکردنیش بە پێی شەخصەکانە گۆڕێم جاری وای یەک خەو دوو شەخصەی بین کە کەیفیەتیان جیاوازە یعنی شەخصیەت و ئەخلاق و عەقیدە و شتیان جیاوازە فەرقی هەیە بۆ نمونە دوو کەس ئەچن بۆ لای ئیبن سیرین خەویان بینیوە خەوەکەیان بۆ معناکە هەردووکیان خەویان بەوە بینیوە لە خەوە بانیان داوە بەیەکیان ئەڵێ تۆ حەجەکەی چونکە بەڵگەی بەم ئاەتەیە ناوتە وەئەذن فی الناس بالحەج جار بدە بە ئیبراهیم ئەڵێ خەڵک بێن بۆ حەج بەوی تریان ئەڵێ بە دووهەمەکەیان تۆ دزیەکەیت و دەستە بڕ هەر ئەویش هەر بانی داوە کەچی سەیری یعنی بە پێی شەخصیەتەکان ئەیان خوێنێتەوە ئەفەرمێ بەم ئاەتە بەڵگەم هێناوە ئەم ئاەتەم ئیستیشهادم بەم ئاەتە کە لەم ئاەتە معناکەم وەرگرت ثم أذن مؤذن أيتها العير إنكم لسارقون ئێوتیان باش ئەمە دوو نەفەرن بۆچی ئەمەیان دەست ئێبڕێت و بۆچی ئەمەیان حەجەکە هەردووکیان هەر بانیان داوخۆیان وتی ئەمەیان سێرم کرد پیاوێکی چاک و موسڵمانە ئەوە وأذن في الناس بالحج ئەوە لە ئیبراهیمەچی ئەمیانە سێرم کرد پیاوێکە ئەخلاق و وەشتی خراپە ئەمە لە دزەچێ وأذن أيتها العير إنكم ثم أذن مؤذن أيتها العير إنكم لسارقون يعني هر استشهاد بآيات آياتي كان معناها كأجيني آياتي كان معناها كأجيني لبروا خوي جبي خلقي شارزابي كا و لفرمودكاني بيغمرة صوصم زور خويتها معناها كراو مسايتك لو خوانا فرمي من بينيم شيري كان أنا اللي مخواردوا دعي دام أبو بكر دام عمر وتاني بيغمر خواو بشي معنات كرتي بعلم جارێک تر خەوێک تەڵێ پۆشاکێک بوو ینی هەموو جسمی ئەگرتەوە یا بەشێکی ئەگرتەوە ئاوەها ئەویان بەچی معناتکردی پێغەمبەر خوا فەرمی ئەمەش دینە دین ینی دین ئەوە ئینسان داپۆشێ و ئەوانە
زۆر شتی تر هاتوتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەحابەی گێرت و کە حەدیثی صحیحە فەرمێ زۆر جار هەمیشە لە نوێژی بەیانە کە سەلامی داوە ئەی فەرموو کەسێ لە ئێوە ئەم شەو خەوێکی نەبینیەوە بۆمان بگێڕێتەوە ئەگەر کەسێک خەوێکی بینایە گێڕایە ئەوگەر نەبووایە خۆی ئەگەر خەوێکی بدایە ئەی گێڕایەوە حەدیثێکەیە کە خەوێکی تەفسیلی بیناوە ڕووداوێکی زۆری بیناوە لە خوا بۆ پێغەمبەر بۆ سەحابەکانی گێڕێتەوە سۆسم ئەمە لە کۆی ئەم قسانە ئەگەینە ئەو نەتیجە کە خەو شتێکە لە ئیسلامە حەقیقەتی هەیە و ڕاستی هەیە و خەو بەشێکی لە خواوەیە و شتی باشە یا مژدەیە یا ترساندنە و بەشێکی لە شەیتانە و شتی خراپە و بەشێکیشی حەقیقەت نییە هەر گێڕانەوەی شتەکانی ڕۆژانەی ژیانی ئینسانەکان طبعا هەموو کەس ناتوانێت تعبیری خەو معنای خەو بکە ئەوتە خوای گەورە لە سورەتی یوسف بەکو نیعمەتێکی خوا باسیەکە ئەڵێ خوای گەورە منەتی بەسەر ناکردووە کە شارەزای کردوم لە خەو ینی تعبیری خەوی پێبەخشیوم و پێغەمبەری خۆمان صلی الله علیه و سلم ئەوتە لەو کۆمەڵێ فەرمودەی زۆرە هەیە کە بچی ئەو باسان لە حەدیث و کتێبی فەرمودا بخوێنیتەوە کە پێغەمبەری خوا خەوەکانی معنا کردو هەتا جارێک خەوێکی بینی ئەبوبەکر وتی پێغەمبەر خوا لێم گەڕێ با من معنای کەم کە معنای کرد وتی هەندێکی و پێکاو هەندێکی نەپێکاوە لەبەرەوە عولەما فەرمون شارەزایی لە خەو ماناکردن وەکو بڵێ پێشە بەهرەیەکی خوایە بەڵام کۆمەڵی یاسا و بنەماشەیە ئەو کۆیسە و نمونەی ئیبن سیرین گێڕامە ئەچێ ئیستیشهاد بە قورئانەکە ئیستیشهاد بە فەرمودەیەکە بە هەنێ مەسائیلی لوغەویەکە یعنی ئەم شتە لە چیوە نزیکە لە چ بوو ئەو وشەکە جاری وایە ناوی نەفەرەکە ینی وەکو لێ ئەکاتە بەڵگە لەسەرکەوە ئەم خەوە بە معنایەکی باش بە ئەنابکایە بە معنایەکی پێچەوانە معنا بکە لەبەرەوە ئەوەش علمێکی تایبەتە ئەوە نییە ئەوە یەک دوو پارە پیاکردن و پارە لە خەڵک سندن و بە پارە کردنی ئەم ئیشە و بە بازارکردن ئەمە شتێکی پێچوانەیە لەگەڵ ئیسلامە یعنی ئەو عولەمانی ئیسلامە نەمبیستووە لەسەر ئەم شتە پارەیان وەرگرت بێ یعنی ئەوە عالەمی سای هەموو شت بۆتە مادیات و کەسابەت و تیجارەت ئەگەر نا ئەوە ئیشی خەڵکێکی زانایە ئەگەر علمێکی بەوشتە بوو بە خەڵکەکەڵێ بەبێ مقابل ئەمەسا یوسف ئەوەی تۆ داوای پارەی نەکردووە پاشا و لەو مشکلە گەورە خەڵک ڕزگارەکە و چارەسەرێ بۆ 7 ساڵ گرانی خەڵک دانێ یعنی نهاتۆ بە پارە میشە بکە بەڵکوان خۆیان داوایەکەن یوسف ئیشێک بە یوسف بسپێرن خەوێکم بینیوە ئەم کوڕە بەیانی بۆم گێڕاوەتەوە لە خەوما لە چاخانەیەک لە لای ئەحەوی گوڵا شەو لە خەوما لە لای ئەحەی گوڵە دووقات تێبوو چاخانە بوو سەرکەوتم مەجموعەیەکی لێ بوو دانیش بووین پۆلیس هات گرتیانی ئەمە لە خەوما پۆلیس هات گرتیانین هێنانی بردیان بۆ مەرکەز سەرا لەسەرەوە لە ئیسکان بوو لەوێ ئەم عوسمان وەرەقەی کەفالەتی هێنا بە کەفالەت بەرمدا ئامۆزایەکی تریشم هەر پۆلیس بوو ناوی عەزیز بوو ئەویش چارەکەی نانی هێنا هەر لە خەوەکەما ئیتر ئەوەندە و خەبەرم بووە بەیانی هەڵسام عەسرەکەی هاتم چوون بۆ چاخانە گیرام ئەم عوسمانە کەفالەتی هێنا بەریدام بۆ ئیمزام کرد لە ناوسندنەکە عەزیزی چارەکە نانی هێنا بۆ هەر ئەو شەوە چۆن ئەو خەوەم بینیوە ئاوا خەوەکاتە دی بۆ بەیانی بۆ عەسرەکەی ئارە وەڵڵا بینیمە بەس زۆر کات لە مدەیەک دوای ئەوە هاتۆ دەدی سەیە هەشتەی شتەکان تەوەقعی ئەوە نەبێت کە بێتە دی بەڵام وەها بێت وردە هەنگاو بە هەنگاو ئەو شتانەی کە بە خەوەی بینی بێتە دی خەویان هەبوو پێغەمبەر صلی الله علیه و سلم خەوەکانی بینی ئەوانە وحی بوون و هاتۆتە دی بەڵام خەوان هەندێک کەس هەیە کە ئەولیا و پیاو چاکان خەویان هاتۆتە دی کە خەویان بینیوە خەوەکانیان هاتووە دی وەکو خۆم خەوێکم نەبینیوە کە خۆم بڵێم هاتوێتە دی ڕاستی بە زۆر کەسم بیستۆ دی خەوم بینیوە خەوەکەم بەشێکی زۆری هاتووە دی یەکێک لەو چەمکانەی کە لەو خەوانەوە یەگریت کە جەختکردنەوەی لەسەر لایەنی ڕۆحی جەختکردنەوەی لەسەر لایەنی ڕۆحی ئاخر ئەگەر لایەنی ڕۆحی نەبێ کراسێک چییە باشە بدرێ بەسەر چاوی کەسێکە چاوی کوێر بێت نابی نابێت و سەغ بێتەوە ئاخر ئەگەر بابەتەکە ڕۆحی نەبێ
لە کەنعانەوە چۆن بۆنی یوسفی کرد کە یوسف لەکوێ لە میسرە لە میسرە واشە ینی ئەم بابەتە ڕوحیە ینی زۆر گرنگە بێ پێم درێ حتا ئێسا کەسی بێ بڕوا کەسی بە بڕوا لە ڕێگەی هەندێ وەرزشی ڕوحیەوە ئەگە نهێنێ نەتیجە ماوسە ئەمە پێشەوەی جناب جوابی ئەمە بیتەوە ئەمە ئەوە ناگەینێ حتا ئینسانی ملحد بتپەرست پێویستی بە پڕکردنەوەی بەشە ڕۆحەکەی خۆی هەیە ئەگەر لە ڕوویەکی تریشۆ بێ کە هەر لەسەر دینەکەی خۆشی لەسەر ئیلحادەکەی خۆشی بمێنێ بە دوای ئەوە ئاگەڕێ ئێمە بۆ لەم دینە جوانەی خۆمانە کە بەشی هەرە گەورەی مەسەلەی ڕۆحی فرامۆشی بکەین ئەو قسەی جەنابە پرسیارەکە پێکەنین ماد لە خاڵێکیانی وەڕاستی زۆر سەرنجان کێش بوو زەبەر چییە لەبەرەوەی تەسەوورەکەی ملحیدەکان کلیسایان دروست کردووە یەکێک هەتا ریشارد دۆکینز کە ئێستا یەکێ لە سەختترین سەرانی ئیلحادە ئەڵێ ئێمەی ملحید ئەبینین هەموو دینەکان جانبی ڕوحیان هەیە ئێمەش کە باوەڕمان بە جانبی ڕوحی نییە هەست دەکەین کە بۆشاییەکەیە بۆیە کلیسایان دروست کردووە کلیسای ملحیدەکان لەبەرەوە ئەو لانە ڕوحیە کە باوەڕیان پێ نییە بڕیکەنەوە باشە ئیجا ئەگەر چیزای ئەگەر دینێکی حەق بێەوە وەکو ئەم دینە پیرۆزە بەڕاستی وای لەسەر ئەو خەوە ینی یوسف پێغەمبەر عەلەیهی سەڵات لە هەردوو خەوەکە کە کەسی بێ بڕوا بینیویانە بێ بڕوا پامێکی زۆر زۆر گەورەیە بۆ ئێمە پێمانە فەرمێ بە ئاشکرا پێمانە فەرمێ ئەی بڕوادار کەسی بڕوادار المؤمن كالغيث أينما وقع نفع لە هەر جێکا بۆکو بارانە بێ سوودی هەبێ تخوا جەنابی مامۆستا شێخ فاتح تا ئێستا باران کاتێ باریوە پرسیاری لە ئاین و ئاینزا و ئایدۆلۆژیی خەڵ کردووە بۆ هەموویەتی وەکو هەتاو کاتی هەڵێ ئەڵێ تۆ موسڵمانی وزت پێبەخشم ڕووناکی پێبەخشم تۆش کە موسڵمانیت چاویشت دەربێ نەڕووناکی نەوزە نەخێر بۆ هەموویەتی باشە ئەو یوسف پێغەمبەرە جگە ئەوەی دوای ئەوەی کە تۆمەتبار کراوە لە ناموس و شەرەفیە ئەو پێغەمبەرە پاکە پامدامێنە لە ینی لە تۆمەتێکی خراوەدە سەر ئەویش تۆمەتی بێناموسیە دوور لە ئەو پێغەمبەرە نازدارە باشە اینجا سزاش دراوە اینجا کراوەتە زیندانیشەوە اینجا قاتێ ئەتوانێ سوود بەو خەڵکە بگەێنێ ئەو خەڵکە مشریکە کافرە دوودڵی ناکە باشە دڵڕاوکینی یەکسەرێتە پێشەوە ئەوێ ئەو میلەتە کافرە لەو قەیرانە ڕزگارکە ئێستا بۆ نمونە ئێستا ئەو ڤایرۆسی کە بڵاو بۆ تۆ ڤایرۆسی کۆرۆنا لە چین موسڵمان نابێ بیر لەوە بکاتەوە بڵێ وەڵڵی مادام مسین وایە و باشە خۆن و تاوایەخوا بەسەریانە بارێ ئەگەر بتانی چاریان بکەی ئەبێ بێ دوو دڵیە و بڕۆ چاریان بکەی لەکاتێکەوە زوڵم لە موسڵمانەکان زوڵمە لێکەن زاڵمە اینجا دوای ئەوە نەخۆشەکە زاڵمەکانی نەگرتوتەوە نەخۆشە ئەو هەموو خەڵکی گرتوتەوە ئەو خۆ هەموو خەڵکە دەستیان نەبوو لەو تاوانە ولا تزر وازرة وزر أخرى أي بو خواي جورا فرمتشي ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم آخر أو بيعملك شوية عسكر وين دفاي لدبس لكركوك نايو عريب بوم تدريب جندي وشتكا أو بشر كويتو يراغ بو كوتو من إنذار عراقي أمريكا شيني داخز كلجبل حملين ودا أبزتها أبيه كخوتان وات تصميم كنوات هين بكنو باشتكي خص خوار ورقيكي خص خوارو رسمكي هني بسبينجي صدامي بو ام ديوشي كان خالق بو تزور بيتعقدون براسي كوتان شر وسوا او شولا خوما بيايا خات خوم ريسبيكي جوان بو قبل سنه لو بروان ولا معسكر كيدي بس او كبيني بيتي سازان بحثي كم هەموو جارە من فاتەحام بۆ لی نەکردن و دوعای خێرم بۆ کردن بەڕاستی قەبرستانێک بوو کە شەو هاتە خەومە و پیاوەتە نازانم کێ بوو پیاوێکی جوان بوو فەرمووی هەڵسە بڕۆرەوە من شێخسە خەبەرم بووە سەعات 2 شەو بوو خۆ کویسە تەلەفۆنشن نەبوو هین نەبوو ئێمەش ئینزارین ئیجازە نییە خەوتمەوە دووهەم جار هاتووە خەوم فەرمووی هەڵسە بڕۆرەوە تکە خەبەرم بوویەوە کە فەرمی هەڵسە بڕۆرە بانی بەیانی بوو من لە ڕەفیقەکانم ئیجازەم خواست و کوڕێکی ڕەفیقم لەگەڵا بوو خەڵکی ئیسکان بوو ناوی عەبدوڕەزاق بوو
هاتینە کەرکووک لە کەرکووک سیرکن جێشی عێراقی شکاوە لە کوێتۆ هاتووە ئەم ئیستیخبارات بەربۆتە خەڵک نەسارە دەسەکەوێنە ئەلمەهیم زۆر بە ناڕەحەتی تا ئێوارە وێسان لەو ناوە بارانیش بوو پاسێ دەوەکمان دەستکەوتر لە سەیتەرەکە بە چە حاڵێ دەرچوین و گەشتینە تەکیە و ئەو ناوە و ئینتر جاش ئەو ڕێگەی گرت بوو ئینتیفازە و هەراوە بەزموشت و ئەوانە ئەلموهیم شەو گەشتینەوە سلێمانی شەو درەنگە گەشتینە سلێمانی گەشتن بە یەکێک سارەیەکی پێ بوو سارە نەبوو تەوری سعات دەی شەو بوو تاریک بوو جوندی و شر خۆیان داوە بەس دەستی پێ نەکرد بوو بەس لە هین دەستی پێ کرد بوو لە تەکێ و ئەو ناحیت لای تەکێشایە تەکێوانە دەستی پێ کرد بوو ینی 6 مانگ بوو لام بووە 5 مانگ یا 6 مانگ بوو ئەو ڕێگە گیرا بوو جێشیش ئینسحابیە کرد لەو منتیقا وەڵا سارێ یاسا لەم دەبڵ کابینە نەبوو ئەمەی فەلاحینەکان بوو دەستمان لێ ڕاگر وەسا و وتی سەرکەون من سەرکەوتم لایە بووم و کعب ڕەزاقیش لە پاڵیمنا لە دەرگاکە ینی دەرگاکە بوو ئەڕۆشتین و ئاوا سەرم شۆر کردو بۆ خوارۆ لای قاچی سۆتفە سیرەکەم کلاشم کۆف و مەخزم وتم ئەوە چییە وەمزانی وڵات جاششتە تووەڵای ئێمە پێشمەرگەین و بەیانە بێ سلێمانی بگیرێ وتم چۆن سلێمانی گیرێ وتی وەڵای بێ سلێمانی بگیرێ ئەلموهیم ئەو شەوە ئێمە گەیان و ئیسکان و ئێمە ماڵمان لە ئیسکان بوو خۆتە زانی گەشتن ئیسکان بەیانی بانی بەیانی تاقا هەڵسا لە سلێمانی هەراوە بەزم هەڵسا و ئینتیفازە دەستی پێکرد حوتی مانگ بوو لام وایە ئەم لە سوورەکەت بەربوونە ئەم لە سوورەکە و ئەو شەید ئوسمان لێبیا بوو ئەو منەزەمەکە کە ئیسا ئاسایشی ئابێتیایە ئەوەی گیرا و هەراوە بەزمە ڕەفیقەکانم لەوێ بوون دوای 12 ڕۆژ تاوان جبزیش کەوتە خەتەریاتەوە جێش ئینسیحابی کرد دوای 12 ڕۆژ چوو بوون بە پێ لە دیبس و لە کێبیەکی ئەوانەوە چوو بوون بۆ هەولێر و لە هەولێر و اینجا هاتبوونەوە بۆ سلێمانی ئەو ناڕەحەتیان توش بوو لەخوا بەزیابێ ئەو خەوە من بوو بە مەراقم وتم ئیلاوێ بڕۆمە لەوانەیە شتێکمان لێ قەوما بێ ئەو پیاوچاکە هاتە خەومانەوە دوای زۆر خەوە بینی ئەوی وەک بڵێ زۆرتر لە عالەمی خەواژی یواشێ لەوان لە ساڵێکە 2 خەو نەبینێ 3 خەو نەبینێ بە گوێرەی شەخصەکانش فەرقیان هەیە حاڵەتەکانش مەسا وەکوتمان کۆمەڵش هەیە علاقی بە خەو کەسەکەوە بینێ خەوە بینێ مەسلا وەکو پێش و باسمان کرد دەست نوێژی هەبێ لەسەر لای ڕاست بخەوێ زیکر و دوعای خەوی خوێن دەبێ زۆری نەخوارد بێ ینی کۆمەڵشت خواردنی حەڵاڵ بێ ئەخلاق و عەقیدە و شتی ڕاست و دروست بێ ئەمە زۆرتر واکە کە خەوەکانی وەکو حەدیسەکانش فەرمی ئیشارەتمان پێدا خەوەکەی ڕاست بێ کابرای تر هەتا مەعیدەی بیگرێ ئەی خوا و دەست نوێژ ناگرێ و زیکر ناکا و نوێژی نەکردووە خەوتەوە ئێمە خەوەرچی بینە نازانم مەگەر ئەو مەلی کوشتانە کە موسڵمانیش نەبوون خەوەکەی شتێک دەچێنە زۆرتەوە خەوەکەی خەوێکی تێکەڵ و پێکەڵە بێ وە زیاتر لە شەیطانوێ ئەوەش هەیە کە خەویش بەڕاستی جگە لە پێغەمبەران عەلەیهیموس سەڵات وەسەلام خەوی مرۆڤەکانی تر شتێکی ئاساییە نە ئەحکامی پێدا ئەبەسرێ نە حەڵاڵ و حەرام نە ئەوەی کاورە خەوی بینی دزیەکی لێکراوە فڵان کەسە بچێ یاخەی بگرێ کۆمەڵی حەدیسی شەیە باسی پێغەمبەرەکە لە خەوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم بە دووسێ لەفظ هاتووە حەدیسەکە هەمووی صەحیحە ئەفەرمێ هەر کەسێ من ببینێ لە خەوا ئەوە منی بینیەوە بەڕاستی چونکە شەیطان ناتوانێت بچێتە سەر شکل و شێوەی من ولا ڕیوای تر ئەفەرمێ هەر کەسێ من ببینێ فەسەیەرانی ئەو بە تەعکید لە داهاتووە من نەبینێتە مژدەی ئیمانداری و چوونە بەهەشتە بۆ کەسە ولا ڕیوای تر ئەفەرمێ هەر کەسێ من ببینێ فەئینەهو رەئە الحەقە ئەوە هەر بەڕاستی منی بینیوە جا لەوێ عولەما بنە دوو بەشەوە بەشێکیان ئیبن سیرینەوانە ئەڵێن ئەبێ پێغەمبەر ببینێ بە وەسفەی لە کتێبی سوننا هاتووە شکل و شێوەی پێغەمبەر چۆن هەندێکەڵن وەڵا پێغەمبەر لە حەدیسەکە ئیشارەت بۆش ناکەڵێ هەر من ببینێ منم ئیتر شەیطان ناتوانێ شکلی پێغەمبەر وەرگرێ صلی الله علیه وسلم بۆیە بەڕاستی ئەوە نێژ من لە ناو خەڵکا بیستومە و بینی ومە بە زۆری ئەو کەسانی کە خەویان بە پێغەمبەرەوە دیوە صلی الله علیه وسلم خەڵکی ساڵحن خەڵکی چاکن خەڵکی بە تەقوا و بە ئیمان و نزیکن لە خواوە جاری وای شەیە کەسێک وانی حاڵەتێکی نەوعێکە دروستێ بۆ کەسی هەر لەوانەی خەو بە پێغەمبەر بەڵام بە زۆری ئەو کەسانێک کە خەو بە پێغەمبەرەوە بینن صلی الله علیه وسلم خەڵکی نزیک لە خوا و ئەهلی عیبادەت و ئەهلی تاعەت و دوور لە گوناه و تاوانە خەوێکم لە في ظلالی سید قوتبا بینیوە ڕەحمەتی خوای لێبێ خوا لێی خۆش بێ کە لە سوورەتی یوسوف باسی خەو ئەو چەند حادیسەی خەوەی تایە بالمناسبە خۆی خەوێکی خۆی گێڕێتەوە
ئەلێ من سەفەرم کرد بۆ ئەمریکا لەوێ لە ئەمریکا شێوێک کە خەوم بینی خزمێکم خوشکەزایەکەم سێرەکەم چاوی نابینێ یەکسەر بەیانی تەلەفۆنم بۆ کردوتم ئەوە فڵان کەسی خوشکەزام چۆنە ئەوە چاوی چۆنە یەکسەوتیان وەڵایەوە چاوی تۆزی ئاوا ئەوکوڵی لێڵی و شتێکی تیا دروست بوو بەڵام ئەوە یەک دوو ڕۆژی پێچوە سەر حمدەوە دەبەرەوە چاک بوونەوە ئەڕوە یعنی ئەو بەو مەسافە زۆرە بە خەو بینیوێتی ئەم خوشکەزایی چاوی خەلەلێکی بۆ دروست ئەو یەکسەر بینیتی چاوی کوێر بووە بەس هەر بینیشوێتی چاک بۆ تۆ توتی خەوێکی ئاوامتە دەوەڵا ئەوە ئاوای زۆر کەسە یعنی خوا ئاوا پشتی بەرچاو ڕۆشنی ئەداتێ ئینسان لەبەر ئەوەی دایم هیلاکە بێ و لە ڕۆژگارە وەکو ئەوە نییە کە بە شەو ئیسراحەتەکە لە لاشعوریا کە هینە بێ خەو نەبینێ بەڵام شەر نییە بزەبت ئەو خەونە کە شتێک ڕوو بدا لە دوای دە ڕۆژیان لە دوای مانگیان لە دوای ساڵێ خەڵک بە تەویل و بە تەفسیری خۆی بیری ئەکاتەوە بەڵام شەر نییە جاروە هەیە عینی ئەو ڕووداوە خەڵکی کە بە شێوەیەش کە تەفسیریەکات ئێمە مناڵی سێهەممان بخوای گەورە بماناتێ دوو قسم هەبوو قەدەری خواوە بوو کە دووبارە حەزمانە مناڵی تر بێ شێوێکیان خەوم بینی هەڵبەت من تقریبا گومانم وا بوو کە خێزانم حەملی هەبێ وەڵام دوای نوێژی بەیانی بوو خەوم بینی وتیان ئەوە سەوتیە ینی دەموچاوێک نەبوو کەسێک نەبوو وتی مناڵێکتانە بێ و ناوی شوێنەی عەبدوڕەحمان منیش بەلامەوە زۆر سەیر بوو خەبەرم بۆ بگەڵ ماڵەوەتم شتێکی ئاوان بینیوە ئەو بوو قەدەری خواتر لە سۆنەرەوانە لە مانگی چوارم پێنجەما دەرەکەیەکە کچەیە کوڕە دەرکەوت کە کوڕ بوو تر من ئەوەم بەلاوە زۆر سەیر بوو ینی کە پێش کە ئەو خۆم بینی تەمان نەکاتی ئەوە بوو کە سۆنەر تەشخیصی کە یا کە خۆشمان گومانمان هەبوو کە سک بێ سک نەبێت ئەنجا من ئەو خۆم بە واقعی دوای ڕفیعلی هاتە دی ئەو خۆ الحەمدوللا کوڕەکە نای عەبدوڕەحمانە ئەو ئیتر یەکێکە لەو جیهانە شاراوانەی کە لە هەست و نەست و عەقڵی باتینی هەموو مرۆڤێکا هەیە شتێکی باشە زۆر جار خەوە بێتە هۆی دڵخۆشکردنی ئەو کەسانە کە خەوەکە بینن ڕەنگە پێشتر چەندین کەس یا چەندین مامۆستا یا چەندین پزیشک ئامۆژگاری کردبێ یا ڕێنمایی کردبێ ئەو بەیشی و دڵی خۆش نەبوو بێ بەڵام کاتێک خۆی بۆ خۆی ئەو خەوەی بینیوە خەوەکە سیرەکەی بۆتە ئەوکو مەڵهەمێکی ساڕێشکە ئەو دوو دڵی ئەو قەلەقی ئەو ترسی ڕەوانۆتەوە لەو ڕۆوە لە ڕوویەکی تریشەوە خەو زۆر جارە بێتە هاوڵێک بۆ تۆ لە کاتی غوربەت و تەنیاییە کاتێک تۆ مەسەلەن بیرەکەی تۆ بێتاقەتی کەسێکی وانە دڵنەوەیت کە خەوێکی خۆشە بینیت ئەو خەوە بۆ خۆی هەستەکەی قەرەباڵخێکی لا دروستە بێت و ئەو بێتاقەتیە دەڕێتەوە ئەنجا خەو بەڕاستی کۆمەڵێ ئاماژی لێ خوێندرێتەوە زۆر جارێ خەو هەیە زۆر ڕاست و دروستە زۆر کەسێ خەوی بینیوە چونکە خەوەکان عادەتەن یان ئەوەتە بەسەرکردنوویەکی خواییە ئاماژەیەکی خواییە بۆ ئەو کەسە ئەوێت مەسەلە شتێکی پێشوەخت کە نەهاتووە پێی ڕابگەێنێ تووشی خێرێکی بکە یان ئەوەتە ئاگداری و ئینزارێکە لە ترسێک لە شەڕێکی داهاتوو کە ئەم خۆی لێ پارێزیە دیارە ئەو خەوانە خەوی خەیر و خەوی ساڵح و خەوی باشیان پێوترێت هەر کەسێکیش بیبینێ نیشانەی ئەوەیە ئەو کەسە تا ڕادەیەک ساغ و دروستە لە ڕووی بیرکردنەوە لە ڕووی باوەڕەوە وەڵام خەویشمانەیە پێوترێ مەسەلەن کابوس یا مۆتەکە ئەم خەوانە زۆر جار ڕنگدانەوەی ئەو بارودۆخی ئەو کەسەی تایە بە تایبەتی لە ڕووی دەرونیەوە کە خۆی قەلەقە بێتاقەتە کێشەی هەیە یانەوەتا لە ڕووی جسمی و تەندروستیەوە زۆری خواردووە زۆر تێرە ئەندامەکانی ماندوون یان زۆر برسی و بێحاڵە هەر دیسان و ڕنگانی ئەوە یان ئازارێکی هەیە یان زۆر جار ئەندامێکی سڕ بووە دەستی لە ژێر سەریا ئەمانە زۆر جارە و خەوانە شێبینێ بەزە خەوانەیش تعبیرێکی نییە ئەو کەسە پێویست ناکە نەپترسێ نەپرسیارێ بەوکانەیش تەنها وەکو ئینزارێک لە عەقڵی باڵتینەوە ئاگداریەکات و تۆ حاڵت باشی نییە لێوە خەبەریە بێتەوە و ئەترسێن من بۆ خۆم پێشمەرگە بووم لە خەوما باپیرم مردبوو لەبەردەی ماڵی باپیرم نانیانە کرد لە سەرکردایەتی بووم ساڵی هەشتا بوو بازەکەم جەماعەتی ئێمە دووسەیەکمان هاتبوونەوە بۆ جەژن بوو جەژنی ڕەمەزان بوو هاتبوونەوە بۆ ناو ماوەت بۆ سەردان بە ئیجازە
ئەوان هاتنەوە کە هاتنەوە بۆ سەرکردایەتی وتیان فەریدون باپیرم مردووە من فاتحشوانی یادی بەخێر بە کاک فاتحم گوت بە سابیر ماوەتی اسماعیل ماوەتی وتم بۆ ئیزنتان نەدام با بڕۆشمایەوە ئەم شۆخەوێکی ئەوم بینیوە کوتیان کورە جۆمە ئێرە هیچ نییە ئەو جەماعەتەمان سێ کەس بوون کاک بەکر بوو بەکری ئەحمەد سلێمانی پێڵێن حسین ماوەتی بوو عومەر ماوەتی بوو هەرسێکان هاتنەوە کوتیان فەریدون باپیرت ئەمری خۆی کردووە پیاوێکی خواناس هەبوو زۆر حەزی لە عیبادەت بوو بە تایبەتی عیبادەتی شەونێژ و زیکر و قورئان خوێندن و سڵاوەتدان لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم پیاوە خۆی باسیەکە دەڵێ لە ساڵەکانی هەفتایە عەسکەر بووم لە شوێنێکی عێراقا منیش وەکو ئەو خەڵکە عەسکەریمە کرد بەڵام لەبەرەوەی کە من کورد بووم و زمانی عەرەبیم نازانی کاتێکە ئەو زابطەی کە تەدریب و تەمرینی پێکردین لە تەمرینەکانە بەعزێ شتیەوت چونکە بە عەرەبی قسەیە کرد من تێ ناگەیشتم لەبەرەوە ئەوانەی کە کورد بووین بەشێکمان بەر سزای ئەو زابطە ئەکەوتین کە کابرایەکی ڕەشی باڵابەرزی تۆکمە بوو بەڵام زۆر تووڕە بوو و هەرگیز پێ ناکەنی بە ڕوومانە و زۆر عەزیەت تێداین تەمرینی قورسی پێکردین سزای ئەداین لەسەرەوەی کە هەندێ مخالفەمان بکردایە هەتا ئەوە بوو کە من لەبەرەوەی کە کورد بووم و زمانەکەم نازانی زۆر جار بەر سزاکانی ئەم زابطە ئەکەوتم تا شەوێکیان چەند ڕکعەتێ نوێژی سونەتم کرد و پێشەوەی بخەوم کۆمەڵی دوعام کردوتم یا ڕەبی خوایە ئەم زابطە زۆر عەزیەتی ئێمادا یا ڕەبی خوایە لە کۆڵمانی کەیتەوە بە هەر شێوەیەک بووە یا نەجاتمان نەی لە دەسی و ڕزگارمان ببێت شەو کە خەوتم بە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم گەیشتم پێغەمبەر صلی الله علیه وسلم کە منی بینی پەشۆکاوم دەربارەی حاڵم پرسیاری لێکردم منی شتم قوربان بەڕاستی زابطێکەیە ئاوا و ئاوا عەزیەتمانەیە بینیم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زەردەخەنەیەکی کرد و هیچی نەوت بەیانی کە هەڵسام و چووم بۆ ساحەی عەرەزات تا تەدریب بکەین هەروەکو ڕۆژەکانی پێشوو زابطەکە هاتەوە بۆ لامان بەڵام هەل لە دوورەوە کە منی بینی ڕووی خۆشی یا بە من زۆرم پێسەیر بوو لەناو هەموویانە دەستی خستە سەرشانی من و وتی تۆرە ئەمڕۆ تەمرین مەکە و لەگەڵ مناوەرە دووری خستمەوە هەروەکو شوێنێکی وەکو ئێرە تا بردمێ شوێنێکی ئاوا چۆڵ و دەستی خستە سەرشانم وتی کوڕی باش کەس نەما شکاتی منی لەلا بکەی پێغەمبەری خوا نەبێ صلی الله علیه وسلم هەڵێ اینجا زانیم بەڕاستی ئەم زابطە پیاوێکی زۆر زۆر ئیماندار و مسڵمانە بەس ئایا چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم پیاوەشی ئاگادار کردو بێ ئەوەی من لای هیچ کەسی قسەم کرد بێت ئەو شەوەی هاتۆتە خەوی من کە هەمان شەو بووە هەمان شەویش ئینزاری ئەم پیاوەی کردووە کە باش بە لەگەڵ ئەم پیاوەی ترا کە پیاوێکی ساڵح و مسلمانە لەبەرە خۆشەویستان ئەم دیاردانە زۆر زۆر لە ناو ئومەتی ئیسلامی و لە حاڵی حازر و لە ژیانی ڕۆژانەی خۆمانە بەدیەکەین کەواتە خەوە ڕاستەکان ماهیەت و قوڵایەکی زۆر قوڵی هەیە بەدەرە لەوەی کە لە جیهانی مادە و لە جیهانی ئەندێشەیەکی ڕوود لە ڕۆحانی بۆی بگەڕین و تەفسیری خەو بەم تەفسیرە مادی ئەمڕۆ ناکرێت.